بەغدا و هەولێر داوای هێورکردنەوەی خراپی پەیوەندیەکانی نێوانیان دەکەن. ئەو پەیوەندیەی کە گشتپرسی سەربەخۆی کوردستان ئاڵۆزتری کرد. بە جۆرێک باس لە بەکارهێنانی هێز بۆ سەر هەرێمی کوردستان دەکرێت. گوتەبێژی لیوای چلی کەتیبەکانی ئیمام عەلی سەر بە حەشدی شەعبی دەڵێ عەبادی فەرمانی داوە بە ئامادەکردنی 5 هێز لە حەشدی شەعبی بۆ هێرشکردنە سەر ناوچە کێشە لەسەرەکان. بە تایبەتی کەرکووک بەڵام ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان باس لەوە دەکات حەشدی شەعبی فەرمان لە عەبادی وەرناگرێ و ڕەنگە گوێچەڵ بە پێشمەرگە بکەن. فەسائلی حەشدی شەعبی پاش ڕزگارکردنی حەویجە نزیک بووینەوە لە خطوطی تەماس لەگەڵ پێشمەرگە لە لای مووسڵیش هەندێک جمو جۆل هەیە. ئەو احتیمالە دوور نییە هەندێک فەسائلی حەشدی شەعبی کە ملتەزم نینە یان بەگوێ عەبادی و حکومەت ناکەن احتیمالە هەندێک استیفزازات بکەن. حەیدەر عەبادی لە میانی کۆبوونەوەی چەسپاندنی سەقامگیری زیاتر لە پارێزگای ئەنبار باسی گشتپرسی و کاردانەوەکانی دوای گشتپرسی کرد و ڕایگەیاند سوپاکەمان لە دژی گەلەکەمان بەکار ناهێنین، هەروەها شەڕ لەگەڵ هاوپەیمانی کورد ناکەین، بەڵام ئەرکی سەرشانمانە پارێزگاری لە یەکپارچەی وڵات بکەین و دەستور بچەسپێنین و هاو نیشتیمانیان و سامانی نیشتیمانی بپارێزین. سەفین زەیی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند دۆخەکە ڕۆژ بە ڕۆژ گرشتر دەبێت. ئاڵۆزبوونی بارودۆخەکە لە بەرژەوەندی هیچ لایەنێک نییە. داواکارین بە شێوەیەکی کاریگەر گفتوگۆ لە نێوانماندا هەبێت و هەوڵ بدەین دۆخەکە هێور بکەینەوە، چونکە ناوچەکە بەگشتی بەرگەی ئەو گرژیان ناگرێت. شەوی چوارشەممە ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان ڕایگەیاند پامی مەترسیدارمان لە هێزە عێراقیەکانەوە پێدەگات لە نێواندا حەشدی شەعبی و پۆلیسی فیدراڵی کە ئامادەکاری دەکەن بۆ هێرشی گەورە بۆ سەر کوردستان لە باشوور و ڕۆژاوای کەرکووک و باکووری مووسڵەوە.